ئامادەکاری بۆ گردبوونەوەیەکی بەرفراوان دەکات. چەندین پۆستەر و لافیتەیان بە دروشمی جیاجیاوە ئامادە کردووە و بەردەوام بەسەر خەڵکیدا دابەشی دەکەن. ژمارەیەکی بەرچاو لە سیاسەتمەداران و کەسایەتی و نوێنەرانی پارتە کوردیەکان و چین و توێژی جیاجیا ئامادەی دەربڕینی ناڕازایەتی بەردەم بارەگای نەتەوە گرتووەکان لە هەولێر بوونە کە لە دژی هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر پارتە کوردیەکانی کوردستانی ئێران و خاکی هەرێم و خەڵکی سیڤیل بەڕێوە دەچێت. هەموو ئەرکێک ئامادەکاریەکی تایبەت بەخۆی هەیە. ئەو هەموو لایە هەولافیتە و دروشمانەش ئەلبەتە بۆ ئەم ئەرکە ئامادەکراوە و ئەرکێکی ئەرچی خۆی هەیە و مادیبوونی خەیە، بەڵام ئەرکەکە پێویست دەکات. ئامادەبوانی گردبوونەوەکە بە وتنەوەی چەندین دروشمەوە پشتگیری خۆیان بۆ خۆپێشاندەرانی نێو ئێران دەردەبڕن و هەروەها ئیدانەی هێرشەکانی ئێرانیش بۆ سەرخاکی هەرێمی کوردستان دەکەن. من داوا لە هەموو ژنان دەکەم کە ئێمە بەشێکی دانەبراوین، ئێمە لە کۆم بەشێکی تەواوی کۆمەڵگاین، ناکرێ ئێمە لە کات و ساتێکی ئاوادا خەریکی ئیش و کاری تر بین. هیچ شتێک هیچ کارێک لە ئێستاە گرنگتر نییە تۆ لەسەر شەقام نەبی داکۆچی نەکەی، لەسەر مافی منداڵمان، لەسەر ئایندەمان، لەسەر خوشک و برایەکانمان کە خوێنیان دەڕژێت، کە پێشەلکاریان بەرامبەر دەکرێت، کە دەکوژرێن، کە یعنی ڕۆژانە شەهید دەکرێن لە ناوچەکانی جیاوازی کوردستان. من باز لە پێشەلکاریەکانی تەواوی جیهان دەکەم بەرامبەر بە هەموو بوونەوەرێکەوە. هێرشەکانی حکوومەتی ئێران دۆستێنن. بەشداربووانی گردبوونەوەکە داواکار بوون کە نەتەوەیە گرتوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی سنوورێک بۆ ئەو دەست درێژیانەی ئێراندا بنێتن و هێرشەکانی حکوومەتی ئێران بوەستێنێت. داواکاریم لە خەڵکی هەر چوار پارچەی کوردستانە کە خوشک و برا کوردەکانیان بەجێ نەهێڵن، چونکینێ ئەو ڕاپەرینە زۆر مهمە، نەک بۆ ئێمەی کوردانی ڕۆژهەڵات، بۆ کوردی هەر چوار پارچە ئەو ڕاپەڕینە زۆر گرینگەوە بە هیوای ئازادی بۆ هەر چوار پارچە. داوا لە حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی هەولێریش دەکەن کە بە پیر هاوڵاتیانی لێقاوماوی نیشتەجێی کەمپەکانی کوردانی ئێرانەوە بچن و پێداویستیەکانیان بۆ دابین بکەن. هەروەها داوایان دەکرد کە حکوومەتی عێراقی لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و کەناڵە دیبلۆماسیەکانیەوە هێرش و پێشێلکاریەکانی سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراق بوەستێنێت. بە ناوی لێژنەی چەپەوە زۆر بە خێراتتان دەکەین و زۆر سپاسان دەکەین. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر. ئامادەیە و ئامادەن.